وێرە کوردستان 24 باش وێرە کوردستان ئەفدەمێ باش ئەکسترا پێشکەش دەکرێت ژینگەی کوردستان زۆر جار باس کرا لە ناو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر جاریش لە ناو وڵاتانی زۆر دووریش لەسەر ئاستی دنیا کە ژینگەیەکی زۆر تایبەتی هەیە یەکێک لە خاڵە بەهێزەکانی جوانی ژینگەی کوردستانیش ئەوەیە کە خەڵک لە هەموو شوێنێک هەوڵ دەدەن ئەم ژینگەی بپارێزن کو ژینگە نەبتنێ ji بووی مرۆڤ تایبەتیش بێت یا پارێزی بێت جێ هەموو زیندەوەرە تێدا هەبێت و هەمیش تێدا پارێزی بن کوواژێک تایبەتیشی خاڵەکە جانە ئەلدەف خەڵکی کوردستانی تایبەتیشی باشووری کوردستانێ لە هەر جەهەکی نەک بەس ڕوحی هاوکاریکردنی مرۆڤەکان یان کوردەکان لەلای کوردەکان هەیە بەڵکو هەتا دەگاتە ئەوەی کە ڕۆحی هاوکاریکردنی گیانەوەرانیشی تێدایە نەک بەس گیانەوەرێت ناوماڵی یەت ماڵی یەتکەهی بەڵکو ئەوانەی دڕندەشن ئەوەتە وێنێ هەرچەکیە دەلهێزم ژینگە پارێزیێ دەل نوژدارەکی چ مەسەلەیە وەرە بۆ توێکی ڕۆکێ بەحەزکەم ئەوە تایبەتیژی هەرچەکە بەبێتانە کاتی باسی پڵنگی باتیفامان کرد لای سنووری ئیدارەی سەربەخۆی زاخۆ ئەمجارە لە پڵنگ هاوکاریکردنی پڵنگ لە ناو باتیفا لە زاخۆ هاتیەوە هاوکاریکردنی ورچ ئەفگیۆنەوەرێت دڕەندە لە زاخۆ چتکن بەختێ خودێ هێزی پاراستنی ژینگە لەگەڵ ئەم ڤیدیوە بە هەردووشان بوتان باسکەم بۆ ئەوەی وێنەکە زیاتر ڕۆن و ئاشکرا بێت دوای ئەوەی گوندنشینانی گوندی قەسرۆک لە سنووری ئیدارەی سەربەخۆی زاخۆ ورچێک دەبینن دەترسێن بەڵام هیچی لێ ناکەن چکە ژینگە پارێزن ماشڵا هەمویان خەڵکی کوردستان بەگشتی ژینگەی کوردستانیان خۆش دەوێت گیری خواردەوە بە پەرژانێکەوە فەقیریەی کەتیە سەر سیمەی ئەفرچە چ لێ بکەن چ لێ ناکەن کەس دەستی خۆ نەکرد یەکسەر پەیوەندی بە هێزی پاراستنی ژینگەوە دەکەن بۆ ئەوەی ئەوان بێن بە شێوازی تایبەتەکەی خۆیان بۆ ئەوەی ورچەکە ئەزیەتی پێنەگا ڕزگاری بکەن ئەوەتە هێزە پاراستنەوە ژینگەیەکی چ بکرد نوژدارەکەی ڤێرتەرنەریە گەڵخود بن یەکسەر ji bo ku jiyana vê hirçê rizgar bikin ev vîdyoya jî taybetî ji aliyê wan vatiya tomar kirin ama sosyal medyayê da deng veda ha bibînîn li demê bençkirnavê li demê înana xwerawê li ser sîmê gîrî xwardiwe feqîrê katêkî zor diyar e wî stûyetî lewdî û têpirrê bû ew dî û li gundêk biste gundêk diyar e hezî li sêw bûye hengcûyîn bûye bi taybet lew naçew bîxwat beڵام بەدەستی نەکەوتووە بە تەمایە بڕوە بەڵام گیری خواردەوە لەو پەرژینەی کە لەوێ دانراوە ئی گوندنشینەکان خوددانێت چەم و بیستانێت گوندانە حەقی وانە سنوورێ خۆ پارێزن ئەو فرچەکە تێ فەقیرێ وەختەی گوندنشینا دیتی ئاساب تایبەتیژی داخوازە ئالیکاریە ژینگە پارێزان کرد تایبەتیژی هێزێن پاراستنە ژینگێ ئەل سنووری ئیدارەیە سەربەخوازە خۆ وی شێوەیژی ئەو هەرچە پشتی هاتیە ڕزگارکردن یان jî hatiye tîmarkirin birînêtî hatîne dermankirin ji aliyê nûjdarê vêrterneriyê ve rastî jî ev helwestê hemiya cihê destxweşiyê bûye gundnişîna hêzên parastina jîngehê nûjdarê vêrterneriyê tinê ji bo rizgarkirina jiyana hirçekê her cîwekî meyalê hatî neme çi heye bixwîn ne tiştek ji ber me mînit giyanewer bixwin ev hişyar berwarî wisa komêd nivîsiye بەسێ ڕەوشە خەڵکی کە تایبەتیژی ئەوێن گوندنشین و vê germê û vê ڕەوشانوکە خەڵک تێدا دەرباز بژن نەمە هەیە چم خۆی لەمە چدا هەرچا حتا هەرج بخۆت فەقیرێ بجاو ژیان لاوەست پێوە تێ بخۆل تشتێکی دیار هەر سلێمی گوت چۆ بۆم هەنگوینی بخۆم بە تێلێوە بووم ئەوە زۆر بە هەرچیانی سوورچیانی نووسیوێتی دەڵێ سەلیمی گوت چۆ بۆم هەنگوینی بخۆم بە تێلێوە بووم ئەو بەحسێ هەرچێت کرد بێستۆ سەدی وەرە گوتیە چۆ بمە هەنگوینی بخۆم بەس ئەس کەتیمە تێلێ ورچمان بەرزان ناچی بۆ چای بیتی ورچی ناوچەی سندیانە لە ناوچەی لە ئیدارەی سەربەخۆیە ورچە ددانی جڕنووکی تا بۆ بە ورچان ناچی دەستیان خۆش بێت بەڵام ئەمە چۆن وا گیر بووە فەقیرەی دیارەوی سوێتی خۆی هەڵدا بەسیۆکەتیە وی سیمەی ئەمەش لێکەوتەکانی گۆڕانی کەش هەوایە ورچ خواردنی دەست نەکەوێت چ بکات پرسیار چی بکات فەقیرە ورچ بەستە زمانی چێوە بڕوە چ بخوات لە چێ بمینتەوە بەسیە جێ پرسیارە تایبەتیژی ئەڤێن شارەزاد بوارێ ژینگەهێدا vê dumahekê berê jî pastî jî hebîne her çagareyt gotnê
ها قال جراجي تعليق وكي صحبات خلق بيجنيك وداكي بيجي هرج بتوصل بيجني هرچا گاره بس ویدو ما یکی گیانورین هو سال زیدت نواجینده ها کردستان داته ندیدیم برای پلنگ باتیفا و جارجی هرچا دورا سندیا رنگ جی گیانوری زیادتر نوا سروشت کردستانی جوان به هدن ام پی نزانی پاشاروش زیادتر بوم دیار بکت ایوه اگر ورچشی واتن بینی و دوای ها کردن دکر یعنی ستند کرد الده هاتن به تن کشت بس باش بید راستجی هر چهار تا رزگار کرد امش زاخو دیر کوین زور زر گورانی بیجک دلی من ام زاره برهمی بلاو دکم یان کنسرتک دکم بتقطو با معنی وشا یعنی اشتی چی زور زبل عادکم ام زاریان هر براستی کنسرتکی تایلر سویفت او گورانی بیجا 33 سالی کنسرتکی تقیه او بو ملرزه چی دروست کرد أبتزديها هب الراسي أوتا بيوري رختر أوتا بيوري رختر ديارة أو كاتيكا كونسيرت تايلر سويفت لأمريكا بريو داتسو سماية چيزو دنجي غوراني دنجي موزيك أوان دا زور بوا لسريك خلق سماية چي بيتاميان كردوا وبطيبتجي خو هلافتنا سر عردي أوتا لو شويلة هنگه كم مازن كا قو بدينه كا چه مسألة بس نقول له أخينا تمام لو كاتاني تايلر سويفت كقرب دكاتو بتعيبت كونسيرتا كزياتر قرب دكتو خلق خو هالدان واني على سر زي خو هالدان خو هلافتنا سر عردي هوصا قال تايلر سويفت جارا كي دواسي ها چارا حتى دو مايكا كونسيرت قال جارا خلقي خو هلافته قلت نوا ياريگه هيدا جبلي قلت ناسترانا قال لك چالاكي انت جهات نگيران طيبتش نوا كونسيرتا وجاريا تايلر سويفت دا بس باید براستی دنگ ودانا ویجاریا کنسرت تایلر سویفتی او بوا دوای او با تایبت شارزانی بواری بو ملرزه و کشناسی با دو عدتونه کرد ای او لو روژی که کنسرت که تایلر سویفتی هبوا بو ملرزه یک روی داوا با پیوری رختر 2.3 بوا هاری را دیاره یعنی ارتهجا و چی بیا توی روژه دا و توی دمی کنسرت داشت اگر خوهلافتنا خلکی بیا گلک زورش سر یک وکر یلوی نافچه ارتحجک چی بد بدیف تیور رختری 2.3 رنگ اگر آواهی امتایبتیش یه نیف حرفتی لویری هبانه رنگ حرفان بان 2.3 یعنی نه تشتکی که امتایبتیش بوی ارتحج مازن هنه لی 2.3 جی گلکه لی خلکی هست بو ملرزه نکریه ارتحج نکریه چونکی گرم بینت نوا کنسرت دا زور زریوه هی همو هم پیکو حال دستن خویان لعر دیدن همو هم پیکو ها اگر ببینی فتاك قالك والجهر زيادة عندك بورتوديانا زيادة قرم ترى السياط لا طيب تجي نبا ياريجاك طابا بيدا هو باش دبوا بحث تايلر سويفت الناشفيل الشارده صاليه شويه ناشفيل هكا بيجي كردستان بتجي بيجي كرنجة طبيعة تجي وكي كردابت
حاسکت کنسرت گرم کتکیه لسیات لامریکا به هوی سما و دانسی کنسرتی خانم گورانی بیش تایلر سویفت بو مالرزیک بگوری 2.3 رختر روی دوا که نزدیکی 144,000 کس آماده کنسرت که بودن 144,000 کس بیگ و خوب پلاویژن سر عردی حتما دی ارتجاک چی بود بس بیچاره نه ارتجاک ها سروشتی بیا ارتجاک ها دست کرد بیا و سپاس بخوده چی کار استاد چی نبید کومنتی خلق بتایمت اوانی که داغبارم دنگ تایلره هاوار و دنگی چی زور ترسینر بو براستی نیاب بو جادی وداله یاره خوشی لوی بو داله زور ترسناک بو بلام نیابیش خوش بو پڕی کەسی بێلانە و ماڵ بوو دیارەویش دەوێ بووە لیسا دەڵێت چونکە سیاتل پڕە لە کەسی بێ ماڵ هیوادارم تایلۆر سوێفت کۆمەکیان بۆ بکات مەبەستی ئەو خەڵکانەی کە لەسەر زادە دەژین لە ئەمریکا زۆرن ئەوانی کە ئێستا لە ئەوڕۆپا لە ئەمریکا بێ ماڵ و حاڵە لەسەر زادەکان دەژین دەڵێ هیوادارم کۆمەکیان لە بۆ بکات من نزیک بووم هەستم بەو بۆ مەلەرزەیە کرد کەسی دیکە ئاگادار بوو دوناڵد ودڵێ لە کاتی بۆ مەلەرزەکە دەڵێ لەوێ نزیک بووی من لە یاریگاکە هەستیشم پێ کرد بەڵام پرسیویەتی ئایا کەسی دیکە هەستی بە بۆ مەلەرزەکەی کرد نازانم کۆمنتەکانی بوو ئەو چوون بوو من هەموو ساڵێک حەزم لێ لەو کۆنسرتە بەردەوام بم و هەموو ساڵێکیش بۆ مەلەرزە ڕۆبدا داون زیاتر ئەوانن کە لەوێ لە کۆنسرتەکە حاضر بوون من بە دیار کۆنسرتەکە دانیشت بووم بەڕاستی ناوازە بوو کۆنسرتەکە ناوازە بوو بەڵام ئەوەی کە دەنجی دایتەوە بەڕاستی ئەو بوو مەلەرزە دەستکردە بوو کە لە ڕێی 144,000 خەڵکەوە لەگەڵ تایلەر سویفت گۆرانیان دەکرد و دانسیان دەکرد جبارم بێژی ها شارەزۆین کەشناسی بوو مەلەرزێ ئەف ئەتبێژت ژمارە پیڤۆی تایبەتیژیەوە تەشکاندە ژالیە تایلەر سویفتە کو الساڵە 2021 یاریەکە تەپاپیە ئەمریکی هەبیتنەوە گۆڕەپانەکە مازندە لوی دەمێژی وەکی خەلکی ئاهەنگت گێرە و خوتڵاوێتن وی دەمێژی بۆ مەلەرزەکە بچیکتر ژێ چێبی ئەوە vێجارێ الئاهەنگ و کۆنسرتە تایلەر سویفتی هاتیە چی ئەگەر کۆنسرتی تووسەها بن ژبەر تەرسە بۆ مەلەرزانی دەچن یانژی دەبژن نامێ بتنێ ڕێگا سوشیال میدیای گۆداری ئەستراناتنی خۆشترە سڵامەت بە و جێتەشی بلای خۆشتر بن نەنەفقەرە بەڵەغێدەوە هەر سەر مەسەلا کۆنسرتە ئەسترانۆ vê dumayekê taybetî jî vê heftiyê dîsa babeteke din yê konsertekê kadêê kirin naê kirin dêrek stran bêjiyê te dan naê te dan taybetî jî li Misrê gelek deng veda û xelkekê gelek zêde li Emerîka li Ewropa tikê birîn ji bo ku bejdariya wê konserta mezin bibin ez ê mikebûwe behsê kaçî meseleye bes ya giring ha ev wêne ye ji bo ku ew jî beşdarê konsert û bilavkirina elbûmanî ya Trafsî bit Trafs raperekî Emerîkiye reşpêst e evî gencî çi kir beza ku tikêteke beşdarîkirina konsertê û hazirbîna bilavkirina elbûmanî ya Trafsî bit evî çi kir xaniyê xwe firot pilêtek tikêteke konsertê kirî gel tikêteke firokê yekser bebê dûdilê yekser روی برای چه برای مصر آتا ل تیک توک با ببینی او ویدیو زیاتر ل تیک توک بلاک کرده او ام گنزه او بخوی او تیک توکی ام that looks like CGI ویدیوی گشته کم برای مصر او بخو گنجه که امریکی او جراش بیسته بجد او ویدیو گشته منه برای مصری بو چه بو بجداری کردن لکنسرتکی ترافس آگاشی لوینیه که کنسرتکا انجام نادري فيديو كببيني طبعا او فيديو دروس كرا خوي حاضر كرد خانو كيف فروش بنرخي شي ديار كرا وقشتك شي كرد براو مصر لاي اهرام كان لقاهرة بو اوي باش دار بيد لكونسيرتا كان بلام فيش اوي ام فيديو بلا بكرتو يعني دوا او كا فيديو بلا كردو داتستم مصر شوق دبي لبرس الشوق دبي هوالك بلا دكرتو ولا الان وزارة روشنبيري وهنري مصر كا كونسيرتكا انجام نادري بهيت شويك وام كونسيرتش باري او همو خلقه دقريندريت وكا تكيتي كونسيرتكا بريبويان كريبو او غنزة توشي الشوق بو بجا كدا ساكين
خەڵکی چ گوتی یەکێک لە هەوادارانی گۆرانی بێژی ئەمریکی ترافیس سکۆت خانوەکەی فرۆشت بۆ ئەوەی گەشتی مصر بکات ئامادەی کۆنسێرتەکە بێت کەچی چەند کاتژمێرێک دوای بڵاوکردنەوەی ڤیدیۆکە لە تیکتۆک کۆنسێرتەکە دواخرا یان ئەنجام نادرێ هێشتانیش دیار نییە ترافیس بەخۆشی قسەی کرد بە تایبەت لە تویتەر وتی کۆنسێرتەکەم دواخرایەوە من قسەی زۆر لەسەر کۆنسێرتەکە کرا ئایا بەتەمایە ڕێوڕەسمی شەیتانی ڕێوڕەسمی تایبەت بە ماسۆنیەت لە ناو کۆنسێرتەکەیدا ئەنجام بدات بۆیە مصر بڕیاریدا کە کۆنسێرتەکەی ئەنجام نەدرێت هەموو خەڵکی مصر هاتبوونە سەرخەت بە تایبەت لە سۆشیال میدیا نەک بەس لەسەر فرۆشتنی ئەم خانووە بەڵکو بە تایبەت ئەو ڕێوڕەسمانەی لە ناو کۆنسێرتەکانی ترافیس ئەنجام دەدرێن قسەی زۆر لەسەر کرا ترافیسش قسەی خۆشی هەبوو کوتی من کەسێکم لە بنەماڵەیەکی خواناس خوام خۆش دەوێ و هیچ پەیوەندیەکم بە ماسۆنیەت ئەوانەی کە شارەزان لەو بوارە هیچ پەیوەندیەکە بەوانە نییە هیچ ڕێوڕەسمیشی پەرستنی شەیتانی ئەو شتانەش ئەنجام نادرێت لە ناو کۆنسێرتەکانم بەس ئەگەر ئەم پیاوە لە من بەدبەختتر بێت ئاخری کەسێکم دووزیەوە لە من بێبەختتر بێت ئەمەروە دەڵێ یەک دووسێ ئەمە دیارە زۆری بێبەختە فاقیلی لەوانەیە ئەمەش فێرێکی سوۆشیال میدیا بێت ئاماز دەی زیادکردنی ڤیو ناوبانگ بێت ناوبانگی ئەم گەنجە زۆر بوو بە تایبەتێم 4 ڕۆژە چکە بە تەما بوون ڕۆژی حەینی کۆنسێرتەکە ئەنجام بدرێت بە تەنها ئەم ڤیدیۆی کە دەڵێ گەشتەکەم بوو مصر یان بەشداربوون لە کۆنسێرتەکەی ترافیس 6 ملیۆن بینەری تێپەڕاندووە جگەلەوەی کە خەڵکێکی زۆریشی بڵاو کردەوە باسییان کردووە ئەمە ئەو پەڕی شێتیە اینجا با دوای کۆنسێرت و ئاهەنگەکە با بچێت لەسەر شەقام بخەوێت MBS وەدەڵێ وانە دەڵێ ئەمە پێی دەڵێن بێعەقڵی کەس خانووەکەی فروشتووە بوو ئاهەنگێ پرسیار کەس خانووەکەی فروشتووە بوو ئاهەنگێ دەڵێن ئەمە بێعەقڵی یان ئەوە هەوادارێکی سەرسەختی دەنجی ترافیست و ئاهەنگ و کۆنسێرتەکانی ترافیستە ji بووی بەشداریکردنەوە کۆنسێرتەوە چ تشتە کردە یاژی گرانترین کۆنسێرت بە بەشداری کرد چەندێ بیە نازانم بە چەندی بووە نازانم خانووەکەشی بە چەندی فرۆشتووە بەڵام دەنجی دایتەوە هەندی بینی دە هەر بینین بڵاو ئەستران بێش خۆشبێن بەس نە حتا vê ڕاددەی یاڵا بچینە تایبەتیژی vê تابلوەکە ڕەنگە و ڕەنگ و ئەڤەژی بەڕۆزەکە بەڕاست مەگەرە جەڵنەوە کوردێوەری داکە ئەگەلێکی نەحاجمتی بێت گەلک شولێت خڕاب و هێڤەیڤەتکردنی وە مۆتە چه بەڕازی دێپڕی نەخوارێ بەڵام ئەم بەرازیان ناوازە ئەم بەرازە ئەم تابلۆی کێشاوە و چەندی تابلوی تریش یعنی ئەمە بەرازێکی هونەرمەندە تقریبا هەر تابلویەکی بە 26,000 دلار زیاتر کەمتر فرۆشتاوە یعنی ئێستا ئەم بەرازە خاوەن ملیۆنێک دلارە داهاتەکەی لە ڕێی چێ لە ڕێی تابلۆ ڕەنگا و ڕەنگەکانی وڵاخ و تابلۆکەش جوانە مەسەن ئەگەر کەسێکی دەوڵەمەند لە خانەکەی هەڵبواسێت نەڵێ بەراز ئەم وێنەی کێشاوە یان ئەم تابلۆی کێشاوە ڕەنگە ئەمە چ هونەرمەندێک ئەو وێنەی کێشاوە چێل ئەوانەی تابلۆکانی ئەم بەرازەی کڕیوە جۆرج کلۆنی ئەکتەرێت ناوبانکی هۆلیوود گەر یاریزان ڕەفائێل نادال یاریزانی ئەسپانی ستێرا ئەسپانی ئەوانەی بەناوبانگن تابلۆکانی ئەم بەرازیان کڕیوە لە تویتەر ئەم هەواڵە زۆر بڵاوکرێتەوە و پێشتریش ئەم بەرازە ناوبانگێکی زۆری هەبووە بەڵام تازە باسم کرد و تازەش بینی تاوەکو ئێستا تابلۆکانی بەرازە وێنە کێشەکە بای ملیۆنێک دلار فرۆشراون بێرە ملیۆنێکە دلارەوی بەڕازیە کە ئەم بەرازە لە وەتەی ساڵی 2016 ناوبانگی پەیدا کردووە و نرخی هەر تابلۆیەکیشی کە خۆی دەیکێشێت دەکاتە 26,000 دلار ئەرێ بە دەفتەر و وەرەقام 26,000 دلار دەکات چەند؟ 2 دەفتەر و 6 وەرەقە ئۆتۆمبیلێکی زۆر بە نرخی پێ دێت یان دەتوانێت ئۆتۆمبیلێکی هونەرمەندێکی زۆر بە ناوبانگ پێی بکڕێت هەندی بینی دێرمە بینی مە بەڕازت هونەرمەند جێت وێنە کێژی دیتم واللهی ئەوە هونەر نییە ئەوە خەت و کانەیە چی کراوەتە تابلو نەڵێن چ خەت کێشانەیەژی هونەرە پرۆستش تابلوەک دروست کردیە تابلوەکانی سەرنج ڕاکێشن
12 SDF سەرنجڕاکێش نیان بەڕاست فێری وێنەکێشان بوو من هەر فێر نەبووم داهاتیشی پێک و دەکاتەوە وەڵا هەتا ئێستاش کە وێنە دەشێشم هەندێک چای دروست دەکەم خۆرەکی دروست دەکەم لە پستیاکان دیارە ڕۆبارێکی دروست دەکەم دووداری دروست هەر ئەوەندە پێ دەکرێت ئەمەیە بازرگانی تەنانەت بە بەڕازیش پارە بەکاردێنن بە پەیدا دەکەن ئەمەیە لێزانی و زیرەکی لە کۆکردنەوەی پارە بەڕاستی زیرەکیە لە بوو خاوەنی بەڕازەکە نەک بەڕازەکە بەڕازە چیە وێ ڕەنگە کەپووی ڕەنگا و ڕەنگیان کردوی ئەو تابلویان بێ کێشلان بەڕاست چۆن دەزانێت تابلو بکێشێت پرسیۆرە ڕۆستی بەڕاست چەوە شێت وێنە بکێشت هین بەرسێت بن دەوڵەمەندە ملیونێرە نای دەوڵەمەندە بەڕازە ملیونێرە الڕێزە ملیونێرێت دنیاێتێتە هەندێک مینە برادری گوتی فعلا ئەو بەڕازە ئەڤە کسرا ئەبرکەبی وەکی بۆبەتی سەرنجڕاکێش تێنە بەرچاوێت هین مەژی پێ بحەسین دەم زیاتر بەحەسین دیف چوونەکە باشتر بووکی ئیکسرا ئەبرکەبی سبایژی ساعت 6 بێدەین خزمەتوەکی هەر شاد بژین